پشتی انجامدانا ریفراندوم و سرکفتنا وی پروسه و بجداربونا ازدیان تیدا قوناغا کدیل ناف ازدیادا دست بکریه. او جی کردستان ببیتا دولت و ازیدی چاوات دا بجین. و جارل ازید خانه دا ازیدی بحثا گرنگیا دولت بونا کردستان دکنو تایبتمندی نوان و تیدا دپاراستی به. ئەوە هەزارێ ساڵانە کورد خەباتێت کەن و خونێت ڕێژن بۆ ڕۆژێکە هۆسا و بگەهنە قۆناغاکە گەهشتی دەولەتا خۆ ڕاگەهینن. ئەو مافەکی هەری سادەیە بۆ هەر ملەتێکی مافێ چارەنویسی خوا مافەکی سادەیە و هەر ملەتێک شێت چارەنویسی خۆ دیار بکات. دیف پەیمانێت نێودەولەتی ساڵێت 56دا. ملەتی کورد سەدان داستان و قارەمانی تۆمار کرینە بهەزاران شەهید خۆن ڕژاندینە بۆ ڕۆژێکە هۆسا و بگەهنە vê قۆناغێ بقارن مافێ خۆ دیار بکەن و چارەنویسی خۆ دیار بکەن. أكيد جغرافية يا كردستان ديارة نو أزدي بيجمكو أنا أزدي ديار كم جغرافية إزديا جغرافية إزديا شنغالي دست بيت كتن حطاب كتبتو باشكو وبحزاني حطاب كتا هفدا فرين كومالجيت مي إزديا مهاتو هذا حمود أردن كردستانينا نا چند سالت بوری دا شورشا ایلولی بگره شورشا گلانی بگره ازدیا رولکی گلکی مزن هبوا سرکرده مزنت ازدیا کل الوان دورا شر کرینه بودز و اینا ما فی خو ازدیا گلک شهید دانا بحتا امقارن و روزک بیجن بروزک وکی ایرو چکرنا دولتا کردی. لي افتقي كرنا جل دي كاريجري وزرارة خهبت يعني بو دمجي دوم دريش سر ملتي كرد بتايبتي اسكارم بيجم بيارجا ميجويا جل جرينجا هاتيا بيش ملتي كرد فيا كرد باشور كردستان بجدي ور بجرن داكو وكوان فشل دني التاريخ دا او بسر ملتي كرد هاتين في جاري اثبات وجود اخو بكن شنو بتكيانجي كردي سر بخو بتدسبيك بو دامزران هندي چنكيان دني ناوچي دني كردستاني بس بندستي بس ميوانيا خلقي ام بفكرن هم ديب ميوانيا خلقي بن نخوشه لو جاكي خلج بي ميواني ما بلا جاكي ام جمالك اخو ببينن ام جمالك اخو درز بكين خل بجول افمال مالا كرديا يعني هتا دم باليت خلقي بن شمره بفيده وما هي فيهاش قلي خوش قلي ازدي يعني هيك الريكه تشتر دينا بلاش خبيجن بس الريكه في تشترش مره نينا وبلا او مصيري خب دستخ او بكن بلا او مصيري خبيجن تشتش وانا باش بلا او بكن
مدوێت هەر کوردستان بتە دەولەت بەس مدوێت هەموو وەکی ئەم شوکی هەموو دەولەتەوەی هەموو ملەتە ئێزدی بەخۆش ئەو شت سەر بکەن و بەخۆ بسترن وەکی هەر ئەم بڕەوی و هەر دەرو دنیاە بین مەچی خۆشی نینە خۆشیامە ئەوە ئەم بخۆ بسترین ئەم دەرو دنیاە نەکەوین ئەمە خانیت کە خۆ بسترین و دەولەت هەر بتە دەولەت ئیشەڵڵا براستي ام ولكو ملتي زدي الفي كردستاني ام دبينين كو ام بريد بنياتي نايد في ولاتي وجبو افاكرنا كردستاني وجبو دولتها كردي تفت ام حمو بشتافان بين چونكو ايزدياتي وكرداياتي وكردستاناتي هندك تشتي بيك فكري داينا وجيك جواز نينا ئاواکردنا دەولەتەکە کوردی بێژین مافەکی ڕەوایە ئەلبەرمە مافەکی گەلەکی ڕەوایە و بدیتنامژ ئەم گەلێکی گیرۆ بووین تڤیا بەرینوکە ئەت قۆناغەکە بەرینوکەدا و زووترمە ئەف تشتە کردبا وەکو ملەتێ کورد و سەرکردایەتیامەیە سیاسی تڤیات قۆناغێت 2003 و چارێژدا ئەف مەطلبە کردبادا ئیرۆ ڕۆژمە دەولەتە خۆ ئالایە خۆ دیتبا ئەل نەتەوێت گرتی وەک ئالایەت هەموو دەولەتی دنیایە سنورت آخا پیروز آلای دولت بلا بلند بله ورن دستا بدین ایک داخو دور کن جبل بله برکو و هفتی و چار فرمانه در دستری و نهامتی و ایرانی و بسر کردن ازدیداتت همو باجوی چنده تنج بر نتوا خوش بر زمان خو جبر جغرافیا خوش بر کو کفتیت ناوا دجمنان دا اوروکه دم هاتیه کو ازدی همو کلیک و بن بله با کردستان که سر بخوند گل عراق که کو فاشله و چندی سال ما فی ازدیا خواری و حتانو که هیچ دست کفته ازدیا گل عراقی نبود ئەس بینم دەولەتە کوردستانی نەڤیا بوو ئەم هۆشنوکە داخواز بکەن و بێتە چێکردن دەولەتە کوردستانی ڤیا بەری 100 ساڵە وەختێ سایکسپیک و هاتیە دانان دەولەتە کوردستانی هات با چێکردن سنوورێوان هاتبانە دانان و هەکەر ئەف دەولەتە هات با چێکردن ینی کەسانێن مەفایژێت بینین یەکەمین ئێزدی بوون لێن هەکەر ئەو دەولەتە کوردستانی وەختێ دەست پێکات چێکردنا دەولەتە یا سایکسپی و هاتیە چێکردن هەبا ئەف فرمانە هۆ سەرمە نەبوون ئەف زولم و زۆرداریە دوێ عێراقام تێدا عیشت بن کوچوجارە سەرمەدە نەهاتن ئەم وەکو ئێزدی کوردستان وڵاتی مەیە بەریڤان دینت سەماوی کوردستان هەمی ئێزدی بوون و کەفنە بەر فەرمان و تۆفانە و ئەو داوین فەرمانجی فەرمانە شنگالێکی بوویە 2014 فەئەف دەولەتە کوردی دیتنا من دەرمانە بۆ وان دەردێت ئێزدیا و کووردا هەمیە و مەژی کیانێکی خۆ هەبە مەژی قەوارێکی خۆ هەبە ئەمژی دەولەت بن دنیا دامپێدانی مە بکات و مافت مە بێنە دابینکردن و پاراستن جمع هیوی هیچ خلکی خو بفکرن و یا باش خوره بگرن و از بی وکو دیتنامه یعنی چه ترش مرا یا ام پی بمینن وکو ولایز دی کردستانی راه لأنه لالش آمد کردستانی ده لأنه زمانی ما کردستان زمانی ما
سەبارەی کوردستانی بگشتی هەکەموارن بۆ ئێزیاشی گرنگایی بەڵکە دوو قاتی بۆ ئێزیا بەدگارت ئێک ئەسکارم بێژم ساڵە 2023 و پاشدا ئێزدی تایبەت سەدا نۆت لەبەرێ دەرڤەی ئیدارای هەرێما کوردستانی بوون زەرەرێت مەزن وان ناوچەی کوردستانی کەتن بارە پشکاشێرن بێژن ئێزیا کەتیە تایبەت کو ئێزدی ژوان ناوچە بێبار بوون چارەنەوێ سێوان کە وەک ئیداری کە وەک جوغرافی هەلاویستی بوو ناوەرە دوو ئیداریەدا خوێندکارێمە بوونە زەحیاوێ سیاسەتێ مەنێزیکی 1500 قوتابی هەریکێ ساڵێکش خوێندناوی چێ بوو هەروسە کرێکارێمە کارمەندێمە الباژێری موسە نکاری داوام بکەن یعنی سەرکەتن ئاوێ پرۆسسێ دووجاری دێ مەفایگەهینتە ئێزیا ژملەتی کورد بتر چکۆچنا بێت تقریرا مەسیری بژن ناوچێ ئێزدیا بێت وەک ئیداری وەک جوگرافیشی پێگەی سیاسی ئێزدیال هەرێما کوردستان دێ مەزنتر و بالادەرتر بێت و پێنگاوێ باشتر پاش ڕۆژ لێ بۆ ئێزدیا خۆش پەیدا کوردستان نەبتنێ مافێوەیە بتە دەولەت بەلکو کوردستان مافێوێ ئەوە ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا بتە کاریگەرترین دەولەت سەر ڕووی عەردێ ئش بەرکو تاریخەکە دوور و درێژ هەیەش بەرکو حەزارات و ئەمبراتۆریات هەبووینە مە خۆدیتێت دیرۆکە خۆدا و ئەم خوددانێت vê parça عەردێ مێزۆبۆتانیا و دەڤەرە ڕۆژهەڵاتە ناوەڕاست هەموو دەستێ ملەتێ کووردا بوویە ئەوە ئەمبراتۆریاتێت مەشەهەدن ئەvە دیرۆکە مەشەهەدە ئەوە کەلتورێ مەشەهەدە امبراطوريتها ميتاني وامبراطورية اللولي وكاردوخي وهر حتى بيتن امبراطوريتها ميدي اف سردمي ايرو كو داخوازا ملتي ما انسر كردايت ياما اوا كو ام ببينه پارچك سر بخوت روش حالاتا نوراز داد لورا ميزوبوتاميا از بين مافكي گلگلكي روايا و اصلا تفيا ابا هبا برينوكا ئەvێم بینین و مەڕۆلێک هەیەت کە ژیانە ئێزدیەتیدا حتا چه حتممە ئەو ئینسانی خۆی سڤیل ئەو ئینسانی خۆی سادا حتا چه حتممە قەنەعەت بۆ چیکردە و ئێزدیاتی دیانەتە ئێزدیاتی فکرە ئێزدیاتی میتۆلۆژیایە ئێزدیاتی هزرە بتنی چارچۆڤێ وڵاتێکی دەتەوێت بێتە بکاری نادن ئەو وڵاتە کیش وڵاتە ئەو وڵات کوردستانە هەگەر ئەف دەڤێت وەقتیای هەموو کۆمبوون دەولەتەکێدا بۆ دەولەتا کوردستانێدا 12 سەدی هەتا 15 سەدەی ئێزدی ڕێژا ئێزدیا دێ بتن کۆمقارین دەنگمە هەبتن پەرلەمانی کوردستانێدا دەنگمە هەبتن کوردستانێدا ئەم قارین داوایش مافێ خۆ بکەین هەر کەسێکی سەروەر بێت دوێ دەولەتێ دەم قارین داوایش داوای مافێ خۆ بکەین لێ ئەم قارین چارەسەریە ئارێشێ خۆیت ئێزدی وەک ئێزدیم چارەسەریە مشکیلێت خۆ دوێ دەولەتێدا بکەن هەگەر ئێزدی لێ کۆم نەبن نەبنە هەموو دەولەتێکێدا ئەس باوەڕ ناکەم ئەم چارە بقارم گەهنە مافێ يا محمد رشان دەیەت خێراوەکەی العالێ وەپرسێت عجاوە قبولکە دەیەت خێرال وەڤەکە وەکو ئێزدی مەژی هزارێک شەهیداوێت داین قارەمانمەوێت داین دوێ شۆڕەشێدا چی شۆڕەشە ئەیلولێ و چیا گولانێ و چ سەرهەلدانێ و چی بەری هنگیژی فەم ئێزدی کێم ئاینەکین العێراقێ نەممکنە ئەمەلگەل عەرەبا بژین چەنگو ئەم ئەسلێ مە و کووردا ئێکە ئەم هەموو ملەتێت ئارینە چارەنەویسێ مایەکە خونا مایەکە پاشە ڕۆژا مایەکە دوێت ئەمەلگەل کوردستانی بین دا کوردستان مە پارێزت دا ئەم ئیدی بەسەش فەرمانە و کارەساتە و دەردەسەریە
بدیتنا من تفێت سەرکردایەتیامەیە سیاسی ڕۆڵێ بدەتە هەندێک کارمەند و هەندێک زانایەتمە و هەندێک متەنەفذێت نوت ئێزدیاتیدا کۆپڕۆلێکی کاریگەرد ناوجڤاکێ ئێزدیدا کار بکەن دا بزانن ئێزدیاتی و کوردستانەتی و کوردایەتی ژێک جودانینم بەلکو چارەنەویسێوان هەموو پێک وێگیرێدایە. دو جارا ازدی توشی ستمکاری بونه یک کراس کردینیه دا هر دم ظلم اکثر کردستان هات با کردا داوا مافی خوی چاره نویس خوی کربا بزاوا خو کربا باس کیانگی کردی کربا ازدی تندره دوی بزاوه دا توشی وی ستمید و ستما سر ملت کرد هاتا کرن کرد گشتی هاتن ظلم لیت هاتا کرن و ستم سروان هاتا عجیب عجیب کرن یزدیش به بار ندون جوی ظلمی اش بۆ ما وەکو ئێزدی کوردستانێدا ئازت بینم نەبتنێ چارە نویسە بەلکو هەبوون و نەبوونە ئەگەر ئێزدیاتی ببێت و بەردەوامی پێدا بێدەدان دەوێتت کوردستانەکە سەرخ بەخۆدا هەبتن دەوێتت دەوڵەتەکە ئیو وەکی کوردستانە سەردەم ئەتوێدا بتن ئەگەرنا ئەس بینم ئێزدیاتی بەرەو نەمانێ بەدێچتن ئەمێ vê نمونێ بچاوێت خۆت بینین کو ئەڤروکە دەرvey وڵاتی ئەنکل دەرvey کوردستانی هەرچەندە ئێزدیاتیە گەشتە قۆناغەکە گەلەکە باش و تعاملەکە گەلەکە باش و گەلەکە ڕەوا ئەدگەل van دەولەتێن ڕۆژ ئاوات کەتن بەلێ ئەم بین و ڤەگەڕین ئێزدیاتی کێدەر بووە و چاوا چێ بووە و قۆناغە هەبوو ناوێ کەنگی بووە ئەلێ دەڤەرێ بووە دوێ کوردستانێدا بووە لەومە ئەمەد بێژین ئەگەر ئێزدیاتی هەبت ئەگەر نەبت دێپ هەبوون و نەبوونا کوردستانی بتن. ئێزدیاتی و کوردستانەتی و کوردایەتی وەک مەگوتی بەرینۆکە تشتێکی ئێکسانە نەکو تشتێکی ژێک جودایە و تفێت بەردەوام پێک ببن و تفێت ئەم هەمووژی هەوڵ بدەین کو ئەم وان کەس و کارێت خۆ ئەوێت ئیرۆل دەرvey وڵاتی ئەگەر بێت و کوردستان سبەهی بتە دەولەتەکە ساربەخۆ بین بتر ماندیبوونەکە گەلک زەحمەتترە ئەتوێ کوردستانێدا کار بکەین دا ئەم ئێزدیاتیا خۆ بتر بەرپاکەین ئەتڕوێ کوردستانەکە خوددان دەولەت و ئالادا. وقت بتە مافی سەربەخۆبوونا گەلێوی سەربەخۆبوونا کوردستانی ئێزدی پێک بەدێ بڕیارێکێدن و پێک ببن نەتگەل عربا بن کۆف دەردە سەریە سەرمەکری فرۆتناکچێن مێزدیا تاڵانکردنا گوندێتمە داگیرکردنا ئاخەمە هەنجی مەدیتە کوان باشترین دەرفەت ئەوە وەخت و کوردن مسلمان دەرگەی مزگەفتا بمەڤەکردین وەکی هاریکاری بۆ مەکردین دەبێت ئەم vê قەنجی ئەبە تشبیر نەکەین. یا درست ئەوە و هەموو ئێزدی دەولەتا کوردستانی دەرگەلێک و دوو بژین کا بقارن داخوازە مافت خۆ بکەن دا بقارن و دەنگێک هەبتن کوچ و جاریدی نەهێلتن ئەف فەرمانە سەرمە دەبێن و ئەف ئێش و ئازارێتمان بتر مەزم بڵن. دایکە ملەتی ئێزدی یانژی وڵاتی ملەتی ئێزدی هەر کوردستانە و بێی کوردستانی باوەڕ بکە چەندی فەرمانی دی بسەرمەهێن مەچوو پشتەوانین لێ دنیای ژبلی کوردستانی و پارتێت کوردستانی و ئەوژی نەمنەتەکە ئەوڵمەتکەن ئەم ڕەسەنتری پێکاتێوانین مەجبورە مەپارێزت نافخۆدا دا ئەمژی جێ خۆ ببینین و ئەمژی گەشە بکەین وەکو هەر پێکاتێکی سەروێڤی عەردی.
لەوە ئەزت بینم بۆ مە ئێزدیا و بۆ ملەتێ کورژی بگشتی مافێمەیە و ئەم گەلەکێت گیرۆ بووین و ڤیابەت قۆناغێت گەلەکێت پێشتردا ئەم خوددان vê دەولەت باینە ئەم خوددان دەولەتەکە وەسایە سەردەم و حەزارانە ئەم تێدا بژین لەوە بۆ ئێزدیاشک و بۆ ملەتێ کورجی ئەف قۆناغە گەلەکە درستە بەلێ بۆ دەولەت بوونا کوردی ئەم هەمووش دەبێژین بەلێ بۆ ئێزدیاتیەکە پاقژ و درست چارچۆvê کوردستانەکە ئاوا و سەرکەفتی و خوددان ئالادە.